لا هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش ئەم جوڵە پێکردنەی هێز لەلایەن ئەمریکاوە لە زیاد لە هەڕە هەندێکەوە بە دڵنیاییەوە کرێ خوێنەوەی بۆ بکرێ بەشێکیانەکرێت لە چوارچێوی ڕێکەوتنەکانی عێراق و ئەمریکا خۆیان قسەیان لەبارەوە بکەین هەر بەڕاستی لە چوارچەوەی ئەو گۆڕانکاریانەی لە ناوچەکە هەن و ئەو ئەگەرانەی لەبارەی هەر هەڵکشانێکی دیاریکرا و ئەگەری جموجوڵی زیاتری داعش قسەی لەبارەوە ئەکرێ چۆن لەم کشانەوەی یان جوڵانی هێز لە عێراق ناوەڕاست و باشووری عێراقەوە بەرەو هەرێمی کوردستان تێبگەین هەر ئەمڕۆ ئەنجومەنی ئاسایش خۆی کۆبۆوە لە نەتوێگرتوەکان بەدڵنیوە با بڵێن راپۆرتی نیوساڵی خۆیان لەبارەی بەرەنگاربوونەوەی داعش پێشکەش کرد بۆ ئەنجومەنی ئاسایش بە ڕوونی ئەڵێ لە راپۆرتە نیوساڵیەکەیە باس لە با بڵێن جوڵی زیاتری داعشەکە لە عێراق و بە تایبەتیش لە سووریا گەر بیرمان بێ پێشتریش بە هەمان شێوە هەر لە سووریا جوڵەکان زیاتر دەستیان پێ کرد دواتر بەرەو مووسڵ و ناوچەکانی دیکەی عێراق هاتن و دەوڵەتی عێراقی بە بێدەنگی بە دڵنیاییەوە ئەم نیگەرانیانەی لە چوارچەوەی گۆڕانکاریەکانی ناوچەکە بۆ ئەگەری کشانەوەی ئەمریکا نەشاردوێتەوە ڕاستە ڕێکەوتنی کرد ساڵی ڕابردوو مانجینۆ لەگەڵ ئەمریکیەکان بۆ کشانەوەی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراق تا کۆتایی مانجینۆی ئەمساڵ بەڵام بە دڵنیاییەوە دوای کەوتنی ڕژێمەکەی بەشار ئەسەد و هاتنە سەر حکمی با بڵێن گروپێکی چەکداری قوڵایی سونی بە دڵنیاییەوە لە عێراق هێزە شیعیەکان جۆرێک لە بە تایبەت هێزە دەوڵەتیەکان با بڵێن جۆرێک لە نیگەرانیان بۆ دروست بووە ئەگەر بێ بێدەنگیش بوو بێ جۆرێک لە دوو دڵیان لەبارەی کشانەوەی یان ئەو جێبەجێکردنی ڕێککەوتنەکان لەگەڵ ئەمریکا بۆ دروست بوو بەڵام ئێستا بە دڵنیاییەوە بەهۆی فشاری گروپە چەکدارەکان و بەشێک لە فشاری ئێرانیش بە دڵنیاییەوە ڕێککەوتنەکە چۆتە بواری جێبەجێکردن هێزەکانی ئەمریکا لە عین ئەسەد و بنکەکانی دیکەی عێراق ئەکشێنەوە بەرەو هەرێمی کوردستان قەرارە کۆتایی مانجینۆی 2026ش لە هەرێمی کوردستان ئەگەر دۆخەکە بە شێوەی ئاسایی بڕوا بە دڵنیاییەوە لە هەرێمی کوردستانیش بکشێنەوە ئەمە لە چوارچێوەی بە دڵنیاییەوە پێشاتێکی دیکەی شایان تێگەیشتێکی دیکەی شایە کە باز لە ئەگەری لێدانی ئیسرائیلەکە لە گروپە چەکدارەکانی عێراق بۆچی چونکە هەڵوێستی پێشووی ئەو گروپە چەکدارانەی لە چوارچێوی شەڕی غەزە هەڵگرتووە بیری نەچۆتەوە بەرامبەر بە حیزبوڵڵا نواندی بەرامبەر بە هەندێک با بڵێن بە دڵنیاییەوە حوسیەکانی یەمەن و هەندێک شوێنی دیکەش نواندی پێشاتەکانیش لە سووریا تا حدێک بەدڵی ئیسرائیل بوون بە نینۆکردنی گروپەکانی نزیک لە ئێران و خودی ئێران ئەوەی ماوەتەوە عێراقە بۆی مامەڵی لەگەڵا بکە و ئەمڕۆیان سبەی خوێندنەوەکان بەرەو ئەوەن کە لەگەڵ با بڵێن مامەڵی ئیسرائیل لەگەڵ گروپەکانی عێراقیش گروپە چەکدارەکان هەردێ جا ئەمریکا ئەمەی چەند ڕاگرتووە یان نا لە پێشترەوە قسەی لەبارەوە کرا لەمە و دووە ئەمە چۆنە بێیان نا ئەمە پرسێکی دیکێ بە تایبەت کە دەڵێن کشاندنەوەی ئەم هێزانەی ئەمریکا لە عێراق بەرەو هەرێمی کوردستان پێدەچێت بەشێکی پەیوەست بێ بەوەی نانەوێت لە کاتی لێدانێکی دیاریکراویان هەڵکشانێکی دیاریکراوی ناوچەیی و عێراقی ئەم ئامانجانە لەلایەن گروپە چەکدارەکانی عێراقەوە بۆ ئەم جارە بکرێنە ئامانج بۆ هەرێمی کوردستانیش بە دڵنیاییەوە ئەم پرسە لە زیاد لە ڕەهەندێکەوە کرێ قسەی لەبارەوە بکرێ بەڕاستی خێرە یان شەڕ هاتنی ئەم هێزانەی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان وەمانەوەیان بە تایبەت لە ئەگەری هەڵکشانی دیاریکرا و ئەگەری دەستپێکردنەوەی شەڕی یان جەنگی نێوان ئیسرائیل و ئێران بەڕاستی لە دۆخێکی لەو شێوەیە ئەگەر ئەم جارە مەیدانی شەڕ عێراق وەکو یەکێک لە مەیدانەکانی شەڕ هەندێک کاراتر بێ لەبارەی هەرێمی کوردستانەوە بە چ ئاراستەیەک مامەڵەی لەگەڵاکرێ و دەکرێت بە چێ ئاراستەیەکە هەرێمی کوردستان ببێتە ئامانج یان مەیدانێکی دیاریکراوی بە ئامانج گرتن من هەموو ئەم پرسانە بە دڵنیاییەوە هەوڵەیەم لەگەڵ زۆر بەڕێز بابەکر زێباری ڕاوێژکاری سەربازی سەرۆکی هەرێمی کوردستان و سوپاسالاری پێشووتری عێراق کاک بابەکر زێباری لە دهۆکەوە میوانی زوومی ئێمەیە کاک بابەکر سلااوت لێبێ هیوادارم زۆر باش بی بەخێر بێی بۆ زوومی ئێمە
پێم خۆشم گفتوگوێت لەگەڵاکەم بە دڵنیاییەوە زۆربەی لێکدانەوە سەربازی و سیاسیەکان بە دڵنیایی ئەنی دەڵێن ئەم جوڵەی ئەمریکا وەکو کشانەوە سەیری ناکەن بەڵام من حەزەکەم گوێم لە شیکردنەوەی سەربازی ئێوە بێ بۆ ئەم پرسە. ئەوە جار خێرات ناهنگوتکەین و بینەرێتون و بیسەرێتون و گەلێک مەمنون سەرکەوتی بن ئینشاڵڵا کاری خۆدا. گەلێک مەمنون. مەسەلە ئەمریکا و بەکێشانەوەی لە عێراقی یان لە کوردستانی پێشتر بە تەجریبە هەبی ساڵە 2011 ئەمریکا قراردا بەکێشێت لە عێراقی بەس هەندێک پاشماوێت خۆ هێلان یانی هەندێک لە عین ئەسەد هێلان هەندێک لە کوردستانی هێلان هەندێک شوێنی دی هێلان بەغدا مەتارە ئەوی جارێ وەکو دیار یعنی ئەو پاشماو بەیتوە ئەوێت وەختەدا هێلای نوکە دەست وا پاشماواتکەن واش بەکێشن یعنی ئەس نزانم کادێ دیماکی دێ بەکێشێن کەس نامینی ئەوان هەندێک مینن کە مەسەلا قوە جەویەوان دێ هە یا کاریگەر بی لە ئاسمانی عێراقی استخباراتەوە ئەمنەوە حتا چڕادێک دێ کاریگەر بن دەبینن بۆ دەمینتەوە نزانم کە حتا چڕادە ئەوی لە عین ئەسەد سەحەبی چونە کوردستانە سووریە چونە ڕقە و لێرێ نەقلکردنەوەی هێشتا کەس ناتێ کوردستانە عێراقی نزان کوردستانە عێراقیش دیگەل عێراقیدا دێ سەحەب بنانە ئەویش هێشتا دیواری نەکا دێچکەن. کاک بابەکر زێباری ڕاستیەکەی بە گوێرەی ڕێکەوتنەکە بێ دەبێ بێنە هەرێمی کوردستان گوایە ئەوانەی کە لە عین ئەسەد و فڕۆکەخانەی بەغداد یان هەر بنکەیەکی سەربازی دیکە کە دەکشێنەوە دەبێ بێنە هەرێمی کوردستان و ڕوونە بەشێکیان لەو چوارچێوەیە دەچنە ڕۆژاوای کوردستانیش ئەوەی تۆ بیزانی جوڵەکە چۆن بووە؟ جوڵەکە هەتا ئیستا ئەوێ عین ئەسەد سەحەبی چوار کوردستانە سووریەی چوار ڕۆژاوە ئەوێ دی ئەوێت کو بەغدانە ئەوەنجێکی دیکە بە احتیمالە ئەو بەرەف کوردستانی بین بەس کە دێر کوردستانی مینن ئەو نەبوو کوردستانی جوزەکەت عێراقی کە ئەو اتفاقا و هاتیەکردن لە عێراقی سەحەب بن کوردستانیش بەدگیریت یان بەناگریت ئەو تمینتەوە سە اتفاقا ما بین عێراقی و کوردستانی و تەحالفی ئەمریکا کە چ ڕادە کوردستان دیگەل وێ بەکێشانی دایە. ئێمە وا تێگەیشتوین کاک بابەکر زێباری کە لە چوارچێوەی ڕێکەوتنەکەیە هەرێمی کوردستان ساڵێک زیاتر هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکای تێدا دەمێنێتەوە تا مانگی نۆی 2026 وایە یان پێ ناچێ وابێ مەرج نییە وابێ ئەمیش هەر ڕێکەوتنێکی دیکە یان ئەو وایە ئەو تقریبان وایە خەبەرێکی وایە ساڵێکی تر لێرە ببینن ئەو ڕاستە بەێ. باش کاک بابەکر زێباری بەڕاستی ئەم گۆڕانکاریەی سەر زەمین بۆ هێزەکانی هاوپەیمانی نێودوڵەتیوە بە تایبەتیش مەبەستم ئەمریکایە هیچ لە استراتیژی ئەمریکا بەرامبەر بە عێراقە گۆڕێیان نا جا استراتیژی سەربازی بەیان استراتیژی سیاسی خۆ عێراق زۆر بۆ ئەمریکا مهمە یعنی جغرافیاوێ موقعێ جێکی مهمە بۆ ئەمریکا چکەم 11 ساڵە بێکڕابین لەگەل ئەمریکا بەغدا یعنی ئەو بچوونەوە بۆ پاراستنا عێراقی دەرفەتەکە ماز نەبوو مانەوەوات عێراقیدا و سەرپەرشتیە وەزعی عێراقی بکەن بەس سیاسەتە طبعا کاتێتا چ ڕادە بووە مەسلحەتێک و سەحەب بن ئێرە بجێپێنن جیهێلانە عێراقی بۆ ئەمریکا تەسەوەرە من هەروەکو 2011 خەلەتێکە گەلێکە مازن بووی 2011 گەڵێک خەلەتی بی و سەحەب بووی چونکی ئەمریکا چ نەمەوی کو نەکرد یعنی سەربازێت خۆی هاتیە کوشتن و بیندارکردن مەسرەف پارە هەمە خلاص بی وەزع ڕەحەت ببی ئارام ببی هەنگی دەست سەحەبی کرد و چوونەوە وەزع دووبارە عێراقی ئاڵوز بێ داعش و سەرهەڵدانە توریستە یعنی فعال بێ جارەکەدی. کاک بابەکر زێباری ئەزمونێکی زۆرتان هەیە لە ڕووی سەربازیەوە بە دڵنیاییەوە ئیلمامی سیاسیشتان بە دڵنیاییەوە هەیە
بۆ ئەم جارە پێشبینی چیەکەی ئەوەی 2011 کشانەوەکە بینیمان دوای 3 ساڵ 2 ساڵ 3 ساڵ لە عێراق و سووریا چی گوزەرە ئەم جارە پێشبینی ئێوە چییە؟ ئەم جارە بە تەسەوی من زۆر خراپتر دەبی ئەگە عێراق مشکلێکی بۆ ئەمریکا چێکێت مەسەلەی حەجدێ بەنە پەرلەمانە و تێپەر ببیت يعني خطر الهمية مصير تصور من حصار العراق يعني حصار إخزا سر نقطة 2 صدي وارد عراقي نفته أجا ونك نفته وبشي دي شو إدارة يعني دي شو دي جين أول لايك دي يعني يقين دي ليش دي مقالة حاجة دي بارقويت ودان دي جيت حساس دان هكا دريج بي احتمال العراق إيش بده جل برهندي خطرك وجالكم مازن سع عراقي كشجار نبيت يعني بعض جروبات تنترود ناف حجدي دا جالكيشينا كيمن جالكينا أكسيت و ملائمة باشن بس هندك الوا زور سركيشن يعني هيك أو كنترول نكن دي عراقي راكشنا شركي جالكي خطر بو ملت عراقي باش جا من دێمە سەر ئەگەری لێدان ڕاستیەکەی جا لێدانێکی ئەمریکیە بێ جوڵەیەکی ئەمریکیە بێ جوڵەیەکی ئیسرائیلیە بێ هەموو ئەمانە باسەکەین بەڵام پێش ئەوە باڵیۆزخانەی ئەمریکا لە بەغا لەبارەی ئەم کشانەوەی هاوپەیمانی نێودوڵەتی دەڵێ کاری هاوپەیمانی نێودوڵەتی لە عێراق دەگۆڕێت بۆ هاوبەشیەکی ئەمنی شەراکەتی ئەمنی دوولایەنە بە سەرکردایەتیەکی مەدەنی بەڕاستی من هێشتا پرسیارە لە مەبەست چییە لە شەراکەتی ئەمنی بەڵام بە سەرکردایەتی مەدەنی ئەمە لە ڕووی سەربازیەوە ئەم قسەیە چ شیکردنەوەیەک هەڵەگرێ لەلای سەربازی وە هیچ شتێک نەفعەتی دۆنیە بۆ ئەبێ اتفاقا مەدەنی یا ئەمنی يعني تيوديال جيش بيت ديال القوى المسلحة العراقية بيت توقع كأمنية استخباراتي هماهنجي استخباراتي بيت معلومات بدنا جيش عراقي قمر صناعي توان استخبارات وان طيارات وان أكنا ما يتوقع أمني شاد يا مدني دي شبي دي شكل بس دي نوجب يعني شيء منفعات بو مسائل عسكرية تدرنوبي تصورهم باش بيتوايا بابلين ئەکرێ لە چوارچێوەی ئیتیفاقی استراتیژی ڕێکەوتنەکەی دیکەی عێراق و ئەمریکا بە شێوەیەک لە شێوەکان ئەم بۆشاییە سەربازیەی کە دروستە بێ لە چوارچێوەی جێبەجێکردنی ڕێکەوتنە ئەمنیەکەیە ئیتیفاقی استراتیژیەکە پڕی کاتەوە ودي شو بركتها أو عسكري يكونوا كالعراقي ما زوري كيمة زوري كيمة كوش صاحب كات ببهت شنو مين تكون اتفاقي سبكت اتفاق سشكت شك هبي دو خوب باريزي تو عراقش باريزي هكا كسنا إلى باند شيء اتفاق كات جا بالو باري وهندق لسر کاریگەریەکانی قسە بکەین کاک بابەکر زێباری بەڕاستی ئەم نەمانی هاوپەیمانان یان گۆڕینی با بڵێن ئەرکەکانیان ئەگەر واش باسی بکەین هاوسەنگی باڵادەستی لە نێوان هێزە فەرمیەکانی دەوڵەتی عێراق لەگەڵ گروپەکانی دیکەی چەکداری بە تایبەت حەشدی شەعبی بەگشتی بە گروپە چەکدارەکانی کە ڕاستیەکەی وەلایان بۆ ئێرانەیە جۆرێک لە ناهاوسەنگی دروست ناکە چونکە بە دڵنیاییەوە خۆتە زانی هاوپەیمانی نێودەوڵەتی زیاتر مامەڵەی لەگەڵ گروپە فەرمیەکان یان هێزە فەرمیەکانی عێراقا بوو ئەگەر ئەمان نەمێنن پێدەچێت جۆرێک لە ناهاوسەنگی لە قووەتە لە هێزا دروست ببێ لە مامەڵەی بینی هێزەکانی دەوڵەت و هێزەکانی دیکەی گروپە چەکدارەکان أو توازنها هي نمط يعني توازن ما بين ودانينا من بوتابوت شن مجموعات نوف حجدة يعني أصلا خب قال العراقي نو جنجين خد قال العراقي دانينا قيادة عن قوى مسلحة هيش اعتبارك يبونه كان تلفزيون دا تصريحات دا أخفنا دا مسؤوليتون هجومات كان قائد عن قوى مسلحة هجومات كان رئيس وزراء كان حكومتي يعني ابدا خوب جزءكي منظومه دفاعيه عراقي حسابنا كان خوب جزءكي قوات مسلحه عراقي حسابنا كان يعني على بين امد قال ايراني ده وهم يتعاطونا كان خونا ديني ام تعليمات وجيناينين تشي شكيكو هو بمدام بيتويت كان
ويخونوا دنا عراقي بيجال برندي تواجد وان كنترول نكنوا دي عراقي برف ورابونا كو جلا كو نديور وخراب دي بهم تصورهم يعني تو پێت وایە ئەم تێگەیشتنەی کە تا ئێستا گروپە چەکدارەکان پێ دەچێت لە میدیا یان لە هەندێک لێدوانی فەرمی و هەندێک پرسی دیکەیە با بڵێن گوزارشتیان لێ کردووە پێ دەچێت بە نەمانی هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراق بە دڵنیاییەوە لەسەر مەیدانیش ئەم تێگەیشتنە نزیکە لە ئێران با بڵێن گوزارشتی لێ بکرێەوە ڕەنگ بداتەوە. شيء طبيعية زور طبيعية هكا نما خطر وجود أمريكا العراقي نما بوان دي آزاد من هر شيء حس كان دي كان و شب ردع نية بوكو بين الراجتين وراجلن برندي يعني نمانو أمريكا ليرة دي توشي كيشت مثلا من تصوره من العراق. جاب کاک بابەکر زێباری ڕاستیەکەی هەر ئەو پرسەنیە کە پێدەچێ شیعەکانیش لە نێوان خۆیانە هەندێک ناکۆکیان هەبێ مەسەلەن لەبارەی ئەم کشانەوەیە بە دڵنیاییەوە ناکۆکن هەندێک لایەنە شیعیەکان بە تایبەت ئەوانەی کە گروپی چەکداریان نییە یان بەشێک نین لە حەشدی شەعبی لەبارەی مامەڵە لەگەڵ یاسای حەشدی شەعبیا بە هەمان شێوە ناکۆکن و هەڵوێستیشیان لەبارەی هەر شەڕێکی دیکە بەوەی عێراق گروپە چەکدارەکان بەشدار بن بەشدار نەبن عێراق مەیدانێکی جەنگ بێیان نا لەبارەی هەموو ئەمانەوە بەڕاستی ناکۆکیەک لە نێوان شیعەکانە هەیە ترسێک نییە لەبارەی تەقینەوەی ئەم ناکۆکیانەی نێوان لایەنەکانی شیعە ئەگەر بەم شێوەیە بڕوا خو ديارة من بوتاغوت هم حاجة الشعبيش متفقين كان جروبك محدد يديار يعني مشهور يعني تصرفه وان دات تهديد وان دات ملكشيا وان يعني او جروب خاطر عراقي جروب الدين ده كنا حاجة الشعبي ده انسان تيجيش نت عاقلا وملاتيش هم زانيد هكا حاجة الشعبي نراوزید خود تویش شرکی که توقع حزب الله لبنانی چه لبنانی هات حماس چه غزه کرد یمنی حوثی چه یمنی کرد العراق خرابت لهید البلد انسان که عاقل بید العراقی چه شیعی چه سنی چه کل بید تیا ضد به توجه متطرف ناف حشد الشعبی راوستن و نکن مرامت بجیبین دا بین پاراستن دا عراق بین پاراستن جا من ڕاستیەکەی سەرباری ئەگەری لێدان کە دواتر هەندێک باسیەکەین ئەگەری پێکدادانیش لە بین ئەم گروپانەیە نییە گەر ئەم هەموو ناکۆکیە لە نێوان لە ناو خۆیانە هەڵگرن ڕاستیەکەی بە ئاراستەی جیاواز بیر بکەنەوە هەندێکیان ڕویان لە بەغدا بێ هەندێکیان ڕویان لە ئێران بێ هەمووشیان چەکدار بن بەڕاستی لە دۆخێکی دیاری کراوە بۆی نییە ئەم گروپە چەکدارانە پێکدادانێک شەڕێک لە نێوانیانە دروست بێ نما اگر ملکشیه و یا بردوام بی تو تمرد بکن و گوی خونه دن قیاده آنقوی مسلحه گوی خونه دن حکمت آخو گوی خونه دن یک و دو طبیعی او احتمال یلک آزوره نه بس ما بین شیعه ما بين حشد وحشد ما بين حشد وجيش ما بين حشد وشرطة اتحادية ورد سريع وبانه هم احتمالات واردن جاولا یەکێک لەو پرسانەی ئەمیست پرسیاری لەبارەوە بکەن کاک بابەکر زێباری باس لە ئەگەری پێکدادانی دەوڵەت و گروپەکانیشە لەم دووسێ ڕۆژەی پێشووە ینی نووری مالیکی بەڕوونی هۆشداریە ئەو وا خوێنیەوە کە هێزە دەرەکیەکان مەبەستی ئەمریکا وڵاتانی دیکەیە هەوڵێن با بڵێن دەوڵەتی عێراق ناچاری ڕوبەڕووبوونەوە لەگەڵ با بڵێن گروپە شیعیەکان و گروپە چەکدارەکان بکەن مەبەستی مالیکی ئەوە بوو کە فشارەکانی ئەمریکایە بۆ تێنەپەڕاندنی یاسای حەشدی شەعبی و چەکدانانی حەشدی شەعبی و تێکەڵکردنی لەگەڵ هێزە فەرمیەکانە بەڕاستی وا دیارە شیعەکانیش خۆیان ئەم مەترسیە باش ئەبینن ئەگەری پێکدادانی گروپەکان یان ئەگەری پێکدادانی دەوڵەت لەگەڵ حەشدی شەعبی و گروپەکانە هم وارده همو تشتك وارده وقتی که
افناکوکیه پیدا بی و بپاکیه و گهنداری و تمرز لقیاده خوی عام قوات مسلحه و لحکمت خو ما بین خود و هیچ اهتمام نکوانه بید بو امنیت عراقی بو پاراسنا سقای عراقی اقتصاد عراقی طبعا او تشتمد قابلی رویدان گله که دلتازین و نخوش ڕوونە کاک بابەکر زێباری بۆچی ڕوئیای دەوڵەت ڕاستیەکەی پێشتریش باسم کرد بە شێوک لە شێوەکان بەشێک لە ێزە شیعیەکان دەسەڵاتدارەکان بەڕاستی بەنهێنی ئەگەر بێ ئەوەی بیشیڵێن نیگەران بوون لەم کشانەوەی ئەمریکا بە تایبەت بە بەستنەوەی بە پێشهاتەکانی ناوچەکەوە بە تایبەت گۆڕانکاریەکانی سووریا و ئەگەری جموجوڵی دیاریکراوی داعشیش بەڵام بۆچی لەمایە ڕوئیای دەوڵەتی عێراقی نەیتوانی سەر بکەوێ و ڕوئیای گروپە چەکدارەکان کە هێرشیانە کرد ئەگەر تامانجینۆ یان هەڕەشیانە کرد ئەگەر تامانجینۆ هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی لە عین ئەسەد و بنکەکانی دیکە نەکشێنەوە بە ئامانجیانەگرن بەڕاستی بۆچی ڕوئیای دەوڵەت ناتوانێت زاڵ بێ بەسەر ڕوئیای گروپە چەکدارەکانە لە کاتێکا بەڕاستی ئەمە ڕوئیای هەموو حەشدی شعبیش نییە ڕوئیای بەشێک لە گروپە چەکدارەکانی حەشدی شعبیە پێشتر من گوتەتە متمردن و ئاڵای جێیش عێراقیدانینە رئيس قائد عام قوات مسلحة العراقي بقائد خودانان حكومته بحكومته خودانان علني يعني هجومت كان رئيس وزراء هجومت كان قائد عام قوات مسلحة هجومت كان دوم دستگاه حكومته خود جداد كان لعراقي نهائيا يعني او بوشنوا يا جدا قالك جدا او جروب متطرف البلد ما انت حكومه العراق قرار بدات لیدنو تصیب کنی آنیش دیوری تا کادش دی احتاکی دیوراشونو چیدن قد گل نکنو معالجه نکنی آن علاج نکن. رونا. و خطر اگر گل کام از نبود مستقبل عراق. کاک بابەکر زێباری تۆ پێت وایە چی ئەگوزەرێ لە داهاتووە لێدانێکی دیاریکراو لە گروپە چەکدارەکانی سەر بە حەشدی شعبی یان بەڕاستی بۆی هێن هەر شەڕ لە نێوان ئیسرائیل و ئێران دروست ببێتەوە. اگه شر ما بین ایران و اسرائیل درست بی یقین ده جای عراقش که بر چون که حشد نراوسته و نراوسید و دوباره در فتحی بو اسرائیلی و حتی امریکاش يعني نبذ جروبة حاجة بدأت احتمال بنية اقتصادي بنية تحتية يا عراقي كتهدف لنوبت يعني زور خطر زور يعني مثلا كاك بابەکر زێباری حاجة الشعبي چشتێک لە جوڵەکانە با بڵێین ئاماژەکانی ئەوەی تۆی بینی و پێت وایە ئەگەری دووبارە سەر هەڵدانەوەی شەڕە لە نێوان ئیسرائیل و ئێران یان ئەکرێ هیچ نەبێ ئاماژە بێ بۆ ئەگەری لێدانێکی ئیسرائیلی لە گروپە چەکدارەکانی عێراق ئەکرێ ئاماژەکانیمان پێ بڵێ ئیسرائیل چند جای گوته امریکاشی گوته اگر ایران واصل اتمی نینید یقین قبیل نکن و دجاره کادی که لیده نبه ایران مطلق یا رفض که ابدا نه بس اتمی حتی صواريخ بالستي او مقاومت کو بجنوا مقاومه شل لبنان شل فلسطين اليمن العراقي ام دس لبنان كشينو قوات مقاومه ام دي تغذيه كاينو دي قوات يقينو دي بشتريين ام ابدا تنازلي واساميان اوكي هر کسی که تعدادش لما بكات جواب بيشتر ما نه بس بجای دیگه تونتر سلاح نیوترو تونتر دلیدی باش هر دو جوابی کدوت کن کاک بابەکر زێباری لە جەولەی یەکەم ئەو شەڕی 12 ڕۆژ ڕاستیەکەی عێراق تا ڕادەیەک لەگەڵ گروپە چەکدارەکانیشا بێلایەن وەستان یعنی هەڵوێستی سیاسیان ڕوون بوو دژی شەڕەکە بوون و بە شێو لە شێوەکان پشتگیریان لە ئێرانە کرد ئەمە ڕوونە دژی ئیسرائیل بەڵام لە ڕووی سەربازیەوە وەکو کارێکی دیاریکرا و وەڵامدانەوەیکی دیاریکرا و بە دڵنیاییەوە نە عێراق نە گروپە چەکدارەکانیش لایەنداریان نەکرد و نەیانتوانی شتێکی دیاریکراو بکەن جوڵەیەکیان نەبوو پێت وایە ئەم جارە ئەم هاوکێشەیە وا نابێت ئەگۆڕێت والله وەکو ئەس
تيجي بو شون هو بجاري تندن جراي تندن وبتصور من دي داخلي مشاركة إيراني كان في جاي دول كوريا إيراني كان ومقاومة كان تصور من شون كي مقاومة قال إيراني دا لبنان يا ضعيف حماس ضعيف حتى حوثي تصور من دي استفادة إمكانات حج الشعبي كان عراقي في جاي إيران حشد الشعبي چی پێکرێ کاک بابەکر زێباری سروشتی بەشداریەکەی حەشدی شعبی لەم ئەم گەڕەی دووەمی کە پێشبینیە کرێل جەنگجینیان ئیسرائیل و ئێران سەر هەڵبداتەوە ئێوەش پێتان وایە کرێ سەر هەڵبداتەوە بەڕاستی سروشتی بەشداریەکەی حەشدی شعبی و گروپەکانی بەناو مقاومە بێت چۆن بێت ئەوان دێ سۆڕۆخۆ دەنەوێ ئەوە سۆڕۆخۆ دەبن چەند جێت متەفەڕقە لە عێراقی نزیکی حدود إسرائيل دي كان وتشان جادي هو بجن بيتا مشكلة بو إخسنا وصاروا خايك جلاي نيزي بينو جلاي عرداش فكرة هو بيتن يعني صاروخ إيراني تاي طيارة درون هو تاي لدنا حاجة شعبي خوش دين هو كان يعني خوش خبيرة وان مهندسة وان عالمة وان ديانة نافذة دي مساحة عراقي وكو مساحة إيراني بكارين أو مساحة عراقي نيزي که بو اسرائیل هنگام که گله که نزدیک دی ای وڵامەکە چییە بێ وەڵامەکە چییە بێ کاک بابەکر زێباری وەڵامەکە بجد وەڵامەکە چ پێچ بیت ئەویش دیکەن اسرائیل یان ئەمریکا یان تەحاولەکە بیا شەر علەنی لێدە ئەویش لێدەن هیچ دەری خۆ پێ نازین باشە ئەوەی کە ئێستا هێزەکانی ئەمریکا لە عین ئەسەد و لە فڕۆکەخانەی بەغدا و ئەوانە نامێنن ڕاستیەکەی ئەمە ناهاوسەنگی لە شەڕەکە دروست ناکە مەیدانەکەی زیاتر بۆ گروپە چەکدارەکانی عێراق و خودی ئێرانیش ینی بەڕاستی بەجێ نەهێشتووە یان ڕاستیەکەی سروشتی شەڕەکە پەیوەندی نییە بۆی چێ لەسەر عەرزە احتمالە بۆوان سانایتر بیت و عین ئەسەد و مەتاڵ بۆنە بەخولوان دابۆ نزیکترن هەدەف بۆ مستەقبەلێک و هەدەف لێدەن وەختی چەند دوور کەون بوج دي بزعمت كبير مثلا صاروخ دونا كان هم عرضه هكا عين اسد بنا يان مطار بغداد بنا يان جيدية بنا شان كاتوشا دیدن شان مدفعیت هاون دیدن نشان او چه سلاحی کو نوع صاروخ او الهواء بيخدع وكو صاروخ دور هوش بس اگر دور كفتن دبين تا صاروخ او صاروخ جو ايران تابجيت زور کیم دیگه هدف الهواء يخن ڕوونە کاک بابەکر زێباری بەڕاستی ئەگەر وابێ گروپە چەکدارەکان ئەم جارە مادەم شەڕی ئەم جەنگەش ینی زۆربەی تێگەیشتنەکان بەرەوەن کە بەنزیکەی جەنگێکی یەکلاکەرەوە ئەبێ بە گروپە چەکدارەکانی عێراقیش پێدەچێ بچنە ناو شەڕەکەوە بە وەڵام و وەڵامکاری موشک و هێرشی با بڵێن دوولایەنە ئەمە گرفتی گەورە بۆ عێراق دروست ناکا وەکو دەوڵەت و عێراقیش ناچار ناکا بە شێوەیەک لە شێوەکان هەڵوێستێ بنوێنێ من بوتەگوت خەتەرێکە زۆرە مازن ئیکلیوە من بوتەگوت اقتصادی ئەکە ئەو حسابی بەیدە سە عێراقی شکێت بسەدەمێ ئەکە طیارە لێدەن صاروخ لێدەن عێراقی نەچ مقامە طایرات هەنە نەشین ئەو درونی تنێری وە درونە بێخن نەچین طيارة علاجك اللي كان نشين وصاروخي كنت تاني بين علاج كان هيش دفاعك عراق نشين خوب كات ابدا دي عراق توشي بلاك وكذا كما بي جد مين تبسا قيادة عراقي كادش قرار داد نخو مثلا الشر ديال اسرائيل عن ديال امريكا يعني هيش حول قوات عين عراق باش الدفاع الخوب كات بشكل هيك جا لا جاري بيشوا ايران رخنيتشي واي لا عراق وتا حدي بدلني هرمي كردستاني شبو بۆی کە ئاسمانی عێراق وەرێمی کوردستان و ڕاستیەکەی کەمتریش باسی زەوی ئەکرا خاکی عێراق وەرێمی کوردستان بەکار هاتووە بۆ هێرشکردنە سەر ئێران ئەگەر ئەم جارە عێراق بە شێوەیەک لە شێوەکان نەتوانێ بێلایەن بوەستێ ئەتوانێ ئاسمانی خۆی بەڕووی ئیسرائیلە دابخانەیەڵێ ئیسرائیل ئاسمان بەکاربێنێ یا بەڕاستی عێراق بە هیچ شێوەیە قودرەتێکی لەو شێوەیە نییە من بوتەگوت من بوتەگوت عێراقی چه ئیمکانیاتێک دیفاع جوی نییە قوە جوی نییە چه ئیمکاناتێک نییە ساڕۆخێکی بێخیت درۆنێکی بێخیت ئەو ئیمکانات نییە ئیدە چێکی زۆر
کچکه يعني دوش كي اون بكيسكي اون بشكل شيء متطور او بو اخصاء درون او اخصاء صاروخ ابدانيه وقت التهمات شيء ايراني يعني نا اردن نا عراق نشان صاروخ جيور روجن هندو سلامتی پر بشن یتوش کوتاتن یت ایران شاتن هندو سلامتی پر میشون نشان علاج الواج بکن ما خودی نتکر يعني وهذا الرخاوة كويبي برند العراق او امكانات دزداني ابدا يعني كوبشيت دفاع هواي خوب كاتو وانا كات چه صاروخ تيرا درباز من چه بدا ان ولاي باش اي اگر وابه هادو جين او رونا كاك بابكر زيباري اگر وابه عراق هیچی وای پێ نەکرێت لە ڕووی سەربازیەوە وەکو کۆمەکێکی دیاریکراوی ئێران لە ئەگەری هەر جەنگێکی دیکەی دیاریکراوە ئەم لێک تێگەیشتنەی ماوەی ڕابردوو کە عەلی لاریجانی هاو هەم بۆ عێراق هەم بۆ لوبنان لەگەڵ عێراقا لێک تێگەیشتنێکی دیاریکراوی ئەمنیان کردووە بەڕاستی ئەتوانێت چی بۆ ئێران بکە شو بو حزب الله بكى شو بو غزة بكى شو بو حوثية بكى دي هندش بو عراقي كدي زيادة نشيد يعني ديورة معلومة ينشيد بخوب كدي شو بو كدي عێراقیش ناتوانێت هیچ بۆ ئێران بکە من بوتاقوت عراق بو بات مساحة عراقي بدأ تفوت بين صاروخات عراقي را بالله كانت عراقي را بين إسرائيل بشيء بو إسرائيل مسافة نزيكتر بين احتمال زحمة يطاقوت صاروخات والهواء بيخن عندك جنا إسرائيل زي إسرائيل كاك بابكر زێباری نازانم زانیاریەکانی لای ئێوە چیەڵێن لە مەوقعی ئەوەیان کە بە دڵنیاییەوە زانیاریتان پێ بگا بەڵام هەندێک سەرچاوی دیاریکرا و باز لەواکەن کە ئەم لێک تێگەیشتنەی نێوان عێراق و ئێران بە شێوک لە شێوەکان ڕێگەی بە ئێران داوە لە ئەگەری هەر هەڵکشانێکی دیاریکرا و بە بیانووی بوونی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئێران بتوانێت بێتە خاکی هەرێمی کوردستانەوە لەو بارەیەوە ئێوە هیچتان بیستووە یان نا والله جماعة قرار وانا كقرار جاري ديورية بس هم قابل قبوله هكذا مثلا أمريكا عراق بجيش هذا كردستان عراقي طبيعي إيران زوب دي بين أخوش بيت يعني دي بقول نوع تحدي كي بروح حساب كده مناول كردستان يستحدث العراقي بس تشرع ده كده شو بيت إنسان زين كده مستقبل الشيء ناخد هم متوقعة پێت وایە تا چ ڕادێک هەرێمی کوردستان ئەبێتە ئامانجیان ئەکاتە ئامانجی هێرشی دیاری کراو مەبەستم هەردوو ڕەهەندەکەیە هەم کشانەوەی هێزەکانی ئەمریکا بەرەو هەرێمی کوردستان هەم ڕاستیەکەی ئەو بیانوانەی کە ئێرانیش بەردەوام بەرامبەر بە هەرێمی کوردستان هەیبووە ایران پیشتر دو جرا هفته قصف کرد و زهره که مازم خلقی مدال خلقی سیویل و یه بیگناه هجت مقر موساد تدا یعنی همه دنیا زایم چه موساد کردستانی نه چه جولی کردستانی نه بس وکوش هجت کی جاچی که واحد کرد او هجت هذه هبن هجت بدرو بنما وبشيت ضربك الكردستاني بدات با بڵێن تعبیرە سەربازیەکە زیاتر باسی بکەین کاک بابەکر زێباری تۆ گوتت ئەم جارە شەڕ ببێ عێراق ئەبێ بە مەیدانی شەڕەکە ئێرانیش ئەوەی ئەوێ گروپە چەکدارەکانی شووە دیارە ڕێکەوتنە ئەمنیەکەی بینی عێراق و ئێرانیش هەمان شتیانەوێ بەڕاستی کەڵێن مەیدانی جەنگ ئەم تعبیرە بۆ شەڕی داهاتوو بۆ هەرێمی کوردستانیش گونجاوە تەواوە هەرێمی کوردستانیش لە جەنگی داهاتووە مەیدانی شەڕە كردستان جزء كان عراقي برخون اگر صبين سؤال اقتصاد عراقي اقتصاد عراقي مر كردستان جزء كان وي خسارتي وبيجي البيج جزء بو ميدان الشرش طبعا يعني دي فرق نوبي دي وهو كل عراقي دي بيتا مشكله چونکی جزء كان عراقي باش ئەگەر وا بێ کشانەوەی هێزی ئەمریکی کاک بابەکر زێباری
بەرەو هەرێمی کوردستان ئەم بەڵایە بێ حەقیقەت و هەرێمی کوردستان بکا بە یەکێک لە ئامانجەکانی هێرشی ئێران یان گروپە چەکدارەکانی نزیک لە ئێران. بەڕاستی ئەمریکیەکان هیچ چیان هێناوە ئەکرێت چی بێنن لەگەڵ خۆیانە وەکو شتێک لە بەرگریکردن لە خۆیان لە چوارچەوەی مانەوەیان لە خاکی هەرێمی کوردستان. من لەگەڵیان دانیشتیمە ئاگاداریمە چ اتفاقیە حکوومەتە هەرێمە کوردستانی گەل ئەمریکا چەوەیە دێ چەند هێن چ نەوع سیلا دێن دێ چ خۆپاراستن و کوردستان پاراستن بۆهەیە دەکردن من ئاگالی نییە کە چ اتفاقکردنە. ئەی ئەگەر وای دانین هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان ئەوانەی کە لە فڕۆکخانەی بەغدادن با بڵین بە چەک و چۆڵەوە دێنە هەرێمی کوردستان ئێوە سوپا سالاری پێشووتری عێراق بوون و بە دڵنیاییەوە پێدەچێ زانیاریتان لابێ. هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا لە فڕۆکەخانەی بەغداد لە ڕووی با بڵین بەرگری ئاسمانی و ئەو چەکانەی ئەکرێ کۆمەکی زیاتری خۆیان بکە لە هەرێمی کوردستان چیان هەبوو چیان هەیە؟ وقتی کوهاوێتی هەولێ مەتارە هەبین بەس ڕەتفعل نیشتە نەدات چ سۆڕۆک لە هەوە نایخستن چ زەدە جەو نەبین ئەوێ جارێش کادێ بەس خوب پارێزن وەکو جاری وتێ وڵا جماعەتت مەل هەولێ سەلامەت دەرکەفتن یعنی خەم ناکات خەلکی دیکە بشری بەڵاوەرە بێت یعنی مشکلە زۆر ئیحتیمام جادیش ئەمریکا پێ نەدا بۆ ساوەڵێکت کوهاتە هەولێ کەفتن ئەوێ جاری دەشکات ئەو میتەوە بووان و بۆ اتفاقا اقلیم دیالوگ کردی چه شکل کچ نوع سلاح دی کردی او سلاح دی پیشمرگی تدیب هیتا کردن که او کار مجموعه که سلاح بکن بخو پاراسنه آن او دی پیرابن دی جو پیرابن دی کلی دانی و سلاح او خر اتفاق من گل امریکا و تێبگەین کاک بابەکر زێباری بە نزیکەی هێشتان هەرێمی کوردستان بەبێ بەرگری ماوەتەوە سەرباری ئەوەی کە بەشێکی زۆری هێزەکانی ئەمریکا دێنە هەرێمی کوردستانیان دەچنە ڕۆژاوای کوردستان بەڵام سەرباری ئەمە هێشتان ئێمە بەبێ بەرگرین بەرگری نییە بەرگی ئاسمانی مەنینە دیفاعی مەنیە ئاسمانی عێراقی نیە حتا مابیت مەبەستم ئەو سیستمە سادانەیە کە ئەمریکا لە عێراق بە دڵنیاییەوە بۆ پاراستنی خۆی لە عین ئەسەد لە فڕۆکەخانەی بەغداد هەی بووە کە دێتە هەرێمی کوردستان بەم بەرگریەوە نایەت باشە ما مەتاری هەولێ ئەمریکی نەبین تێدا نەبین بۆ ئەو سۆڕقی تاتی هەولێ چ محاولە نەکردن بێخن چ محاولە نەکردن یعنی نەبین یا نەشیان یا نەڤیا ئەو بۆ مەتروکە بۆ حەق ئەقلیم کوردستانیش دیگەلوە یا واضح بیت یعنی دیگەلوە تێک بکات کە هەدەفی وە کوردستانی چکیان چ ناکەن دەشین چه هەڵوکۆریە مەکەن کە بیا قەوماندن بیا شار بیا تشت دیشەوەشین مەپارێزن دی خۆ پارێزن جا لەو نێوەندەیە کاک بابەکر زێباری ئەگەر تۆ نوێنەری هەرێمی کوردستان بی و گفتوگۆ لەگەڵ ئەمریکیەکانە بکەی لەگەڵ هاوپەیمانی نێودوڵەتیا بکەی بۆ ئەوەی هەرێمی کوردستان بەرگریەکی باشی لێ بکرێ بە چ تێگەیشتێکی سەربازیەوە دەچیتە دانوستان لەگەڵ ئەمریکیەکانە و داوای چیان لێ یەکەیت من مەسئولی دانوستاندنی مە لەگەڵ ئەمریکا لەجانێ دیانە ئەو دەپێڕابن بەس حەقە لێک تێک بگەن کە چ نەوع سیلاح دێن کوردستانێ ئەو سیلاح دێشێن جزءکی زنه پیشمرگا تدیب سب کن و فیر کن که خوب پارێزن و واش بپارێزن یان ده هل نکوا بید او خود ما خوب بپارێزن او من توسط اتفاقی ما بین هر دو طرف باش کاک بابەکر لەبارەی ئەگەری جوڵە و سەرهەڵدانەوەی داعش چی ئەنی لە دوای ڕووداوەکانی سووریا و ڕۆژاوای کوردستان بە دڵنیاییەوە وردە وردە هەندێک جوڵەی دیاریکراوی داعش زیادی کردووە بە تایبەت بەرامبەر بە هێزەکانی ڕۆژاوای کوردستان هەسەدا و ئەمڕۆ ئەنجومەنی ئاسایشیش کۆبوونەوەیەکی دیاریکراوی هەبوو راپۆرتی نیوساڵی خۆیان پێشکەش کرد لەبارەی مەترسیەکانی داعش بەڕوونی ئەڵێن هێشتان داعش لە عێراق و لە سووریا چالاکە پێشبینی چیەکەن
داعش استفاده لوضع ناامنی ولاتات کرد هر جایی که ناامنی پیدا بی او اکثر دی استفاده لیکت و دی جمع و جولی کرد و دی دست عملیات و حرکات کرد عراق يعني يقين داعش خلايت وايد نفسي زور زور انت عراقي دا چونكي ملتكي هاي هوركوري ليتيات دعمي ليتيات عيالي وانا بشكل وانا جهيد وانا وقتی خدا ناکوکی هبی ما بین حکومتی و مجموعه سلاح هدیت ضد حکومتی چه بنوی اشتراط بعض بی چه بنوی سنو شیعه بی یتاتی گرتون هاتی ایشان دنو هاتی جزا کردن هرچی هاتف مال تمن کردی تو بیا داعش بجا او مشکله حتی بنرات حل نبی ما بین حکومت عراقی و خلکی منطقه چونکی وقتی گنده کن باجرک هبید تفحوین تو تفشری تو تبین تو تببت و هایی تبکت او توجهات مینید نهایت بینشون جل برنده خطر که زور مازن تسع عراقی و سوریه یا هی لوجود داعش منطقه دا یا جیگیری یا کیفن وطنو که جاب مرجع بابلين بهمان زخم و هێزی ڕابردووەوە جوڵەی داعش ببینینەوە یان پێ ناچێت ڕاستێکی داعش بتوانێت هەمان جوڵەی 2014 و دواتر دووبارە بکاتەوە نەناوی نەشێت ئەو تاقەتەوە نییە بەێ بۆ زەری و بۆ قوپەقاندنێ و تەبجیراتەوە و کەمینە و زەرباندێک جیا ئەوە نەخۆ ئینشاڵڵا ئەو دەستی وە ناژێت باش کاک بابەکر زێباری وەڵامە بەسمە لەبارەی ڕۆژاوای کوردستانیش یەک دوو گفتوگۆی بچووک بکەین هەستەکەی ڕۆژاوای کوردستان لە ڕووی سەربازیەوە لە ئێستەیە لە ژێر هەڕەشەیەکی دیاری کراوە بێ جا داعش بێ یان هەر هەڕەشەیەکی دیکەی سەربازی ڕۆژاوا مشکلە ڕۆژاوای تورکیە و سووریەشە هەردوو مشکلەکان مازنە دیار ڕۆژاوا یە داوا لێتکەن سیلاحی خوددانێن و چەنە ناو ژێیشەدا تێکەل ببن پەڕە بکەن طبی ئەوێ دی گروپێت دی ئەوێت کو لە تورکیە هاتە هەمیە جنسی سووریەت دایێ هەمش ئەو گروپن وەختی خدا داعش بین و ئێرهابی بوون نوکە هەمە فکرە وەکو مەجموعە گرتی یە ناو جێشێ سووریەیدا بۆ شکل بێنە کوردستانی ئەوە سەری دوریا ئینۆی سەری عەدەویا ئینۆی بە من دێ بۆ کوردا ئەو دەبیتە هیچ ینی هەند چکە هەندە چەند ساڵە شەرعی کردوت کردوت کوژن هەمە کەربوو کینا دێ کوردەکەنە دەری ئەکە کورد چەکی خوددانین و کەونە ناو جێشێ سووریەیدا و پەڕە بن کەس نەبێت حیماتەوە بکات دێ بەڵای باز سەری کوردەوەین ئەوە بۆ چۆنە منە یعنی تۆ مامەڵەی کاک بابەکر زێباری مامەڵەی ڕۆژاوای کوردستانت لەبارەی دانوستانەکانی دانانی چەک یان تێکەڵبوون بە سوپای بەناو سووریا هەتا ئێستا پێت باش بووە کە چەکیان دانەناوە و ئاسان نەچوونەتە ناو ئەم دانوستانانەوە بەڵکو بەردەوام بوون لە دەستگرتن بە چەکی خۆیانەوە چونکە هەموو ئەگەرێک لە ئارادایە یا لە سووریاوە بێ یا لە گروپەکانی تورکیاوە بێ ڕاستە بەێ ئەکیید ڕاستە هەتا وەزعی سووریە ڕەحەت نەبیت ئارام نەبیت ئەو گروپێت جنسی سووریای دایە خەلکی نە خەلکی سووریەینە یەت چیچانێنە و یەت تورکمەنستانە نظام کێنە هات ناوجێشی سووریەوە مەجموعە پێی گرتینە ینی چه بسه دنیای نگوتی جیش نیه داعش هات جکیل عسکری که باقی همه دنیا زاین ولینه جیش او جیش خود داعشه خود قاعده او واشولات کرد بجال برنده مثلا دنیات گل واش مشکلی نبینه علیات گل نبینه بس کرداش مشکلی اول 2011 دست به شورش که سوریه کرد طرف بینه گل و گروه اولی که ترکیه هاته شرق کدوی کشته بجال اول تو مشکلی بین کردستانی مصرین خەتە ملەتی کورد لە سووریە تۆ پێشبینی ئەەکەی کاک بابەکر زێباری پێشبینی ئەەکەی هەم دیمەشق هەم گروپەکانی نزیک لە تورکیاش پێکەوە هێرش بکەنە سەر ڕۆژاوای کوردستان یان نا لەو بارەیەوە مووقیفی ئەمریکیم بەلاوە گرنگە بۆم ڕوونکەیتەوە تزانێ ئەس بار ناکەم جارێ سووریە هەند قووەت هەبیت شەڕ دیال هەم ژیا بکات تەسەورە من بەس
دیگه سوریش اتفاقی که بکن بس امانتك هبيت يعني زمانك هبيت او قرب نينويري يعني چه امريكا بيتا كفيل چه دولتك بيتا كفيل یا داخلی جيش سوريا ببن ولی سلاح خود دست خود بيتو مجموعه بن نافك دا منطقه اوبراسيون دیگه جيش سوريا دو اتفاقی دیگه سوريا بكن بشكل ناخذ وكي دیگه گله خطره ڕوونە بابەکر زێباری ڕاوێژکاری سەربازی سەرۆکی هەرێمی کوردستان و سوپاسسالاری پێشووتری عێراق لە دووەکەوە لەگەڵ ماوی گەلەک سوپاس ماندوو نەبی زۆر مەمنون تەشەکران وتکەین خواحافیز بی دەست خۆش بەدوعا